یەکێکی تر لە چاپکراوە نوێیەکانی ناوەندی حەوت ڕەنگە زنجیرە پێنجی چاپکراوەکانی ناوەندی حەوت ڕەنگە لە ئێستادا بە چاپ دەگەێنرێت کە خۆی لە چاپکردنی کتێبی هونەریدا ئەبینێتەوە. بێگومان ئەم کتێبە تا ئێستا ئەمە پێنجەم ژمارەیەتی کە لی دەردەچێت و ئەم بەرهەمە نوێژ ئەبێتە چوارەمین چاپکراو کە ناوەندی حەوت ڕەنگە بۆ هونەرمەندی کوچکرد و ستار کەریم ئەنجامی ئەدات. بێگومان ئەم سەرچاوەیە یاخود ئەم بڵاوکراوەیە یەکێکە لە بڵاوکراوە گرنگەکان لەسەر ئاستی جیهانیش کاری وەرگێڕانی بۆ کراوە و بێگومان تیشکە خاتە سەر لایەن و کار و هەروەها ژیانی تایبەتی ئەو هونەرمەندانە. هەموو توانەکانی پێکهاتنی ڕەنگ زنجیرە پێنجی حەوت ڕەنگە بە چاپ دەگات. بڕیارە پێشکۆتایی هاتنی ساڵی 2021 زنجیرە پێنجی چاپکراوەکانی ناوەندی حەوت ڕەنگە بە چاپ بگەێنرێت کە خۆی لە چاپکردنی کتێبی هونەریدا ئەبینێتەوە و ئەم بەرهەمە نوێژ دەبێتە چوارەمین چاپکراوی ناوەندی حەوت ڕەنگە بۆ هونەرمەندی کۆچکرد و ستار کەریم ئەنجامێدات. ئەم سەرچاوە یەکێکە لە سەرچاوە گرنگەکان لەسەر ئاستی جیهان کاری وەرگێڕانی بۆ کراوە.